اوه آهنگا سالوگراج دایگبونا ایک جه کارمندین ان آرتینینه بلکی مجیلی تاقی کرنه کینه لسروان یارین آگرین ین کو لسرکیکا هلکفتو سالوگراج دایگبونه تین دانین. پشتی تمام بونا همو هلکفته که و ومراندنا شمال کو یارین آگرین لسرکیکه وی دمی آماده بوین آهنگی دست به برینا کیکه و خارناوی دکن بی کو بزانن چه مترسیک لسرجیاناوان هیه و چه ماده کی کیمیایی چویا سرکیکه نها تاقی کرنه که بساناهی دکن لشونا کیکه مکاغزه کاسپی دانایه و ما او یارین آگرین لسر هل کرن. پشتی ومراندنا یارین آگرین مدید چه ومایکه که کیمیایی که تسرکا غزه او ومایکه لسر هموان کیکان هیا کو اف یارین آگرین لسرن و پشت را بجداربوین آهنگ دخون بی کو هست پی بکن. دکتور زیاد ابی شاکر کو اندازیاره که جینگه هیا لزانکویا امریکی لبیروت و کلینک لسر ومایکه کیمیایی ینوان یارین آگرین ین کو لسرکی که مانه کریه کو دچنه نافله شمرووی بی کو هست پی بکن. پشتی کو دکتور زیاد ابی شاکر ده تاقیقه هکه ده او و مایکن کیمیایی تاقی کرن انجام واسا دردکوید کو جده مادین جواز ین کیمیایی پیکاتنه کو همو مترسیدارن بو سر ساخلمیا مرووی و دیارترین جی مادین جیوه و قرقوشمو کرومو زنجیخه کو رجه اوان مادیان زورن و کاریگریا خراب لی سر ساخلمیا مرووی درز دکت بو نمونه جیوه زیان بو گلچیسکان هیا قرقوشم زیان بو ملاکه هیا پسپورین بواره کیمیایی جی بحث مترسین وان جورا مادیان دکن لی سر ساخلمیا مرووی یعنی که زوجا عید میلادەکانە مثلا بەکاری هێنرێت بە تایبەتی چێشی پێڕازێنرێتەوە یان بەدەستەوە ئەگیرێت ئەو گڕۆشتە کا بە ئاسمانە و دووکەڵ جگە لە دووکەڵەکەی کە هەیەی بۆ سیەکان خراپە قورقوشم و جیوە کڕۆم زەرنیخ ئەمانە زۆر مەترسیدارن یعنی کاریگەری زۆر خراپیان هەیە لەسەر تەندروستی هەتا ئاستی مەلدەنیش بە تایبەتی قورقوشم بۆ تێکدانی مێشی مناڵ لە ئاستی زۆر نزمیشە زۆر خەتەرە. زارۆک دێ چەند ساڵاندا چەند جەژنێن ساڵڤەگەڕاش دایکبوونە دکەن باشە ئەگەر دە ساڵێکێدا بەشداریە دە 15 جەژنێنش دایکبوونەدا بکەن ئەڤە لە گۆڕی ڕایا پسپۆرن ساخلەمیە لە پشتی 5 ساڵان زارۆک دێبنە کۆگاهەکە هەلگرتنا قورقوشم و دێ زیانەکە زۆر بە مێلاکاوان گەهینیت و دێ ڕووپڕوویەک کێم خوێنیە ببن و دێ کارتێکردن لە سەرهەزر و هوشاوان هەبیت هەروەسا دێزکێوان لێبیتەیش هەروەسا مادەیە کادیمیوم گۆیا ژەهراویە زیانێ بە دل و دەمارێن خوێنێ و چاو و مێلاک و مێشکێ زارۆکان دگەهینیت